لەم چوو و مامۆستایانی عزیز و هاوڕێیانی خۆشەویست ئەو شتە ئازانن کە ئەو شتە کۆن بوو تەواو ئەو کۆتایی هاتەوە هەڵوێستێکی تاکەسی بوو ئێستا هەڵوێستەکەمان هەڵوێستی گشتگیریە و هەڵوێستی مامۆستایە ئێمەی مامۆستا ئەو هەڵوێستەی کە لە ئێستاوە ڕای ئەگەێنین بەڕاستی هەوڵەین وردە وردە گەورەتری کەین چونکە ئێمە ئەو فیئین لە کۆمەلگایەکە تەنیاترین فیئین ئەزان چی دۆخەکە خراپتر بووە ئەڵێ هەر ڕۆژەی خۆزگەم بە دوێنێ هەر ساڵی خۆزگەم بە پار وەڵای من بە وەزیری نازانم لەبەرەوەی دەمێکم حکوومەتە نەماوە لەو ڕۆژەوەی کە بەر لە سەرۆکی پەرلەمان گیرا بچێتەوە بۆ ئەولێت من لێرە لە بایکۆتی مامۆستا نەوتم من شتێ نەماوە بە ناوی حکوومەتی هەرێمەوە بە ناوی کابینە هێشتەمەوە شتێ نەماوە بە ناوی دەستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئێمە لە فەراغێکی سیاسی ئەو کاتە لە فەراغێکی سیاسیە ئەژیان ئێستا دۆخەکە خراپترە وەزیری پەروەردەی چی شتیی من سەیرم لێیە و پێکەنینیشمیە ئاڵای کوردستانی چیەڵەکەن کام ئاڵای کوردستان و ئاڵای کوردستانی خۆیان بە دەستی تووچیا وڵاتانی ئیقلیمی هەرێمەکەیان لە دەستدا ئەو ئاڵای ئاڵەکەن گوناحەیەکی گەورەیە خەڵک ئەسڵەن هەر پێشوازیشی لێ بکە